ئەوی بەبێ مەزۆرەنمایە ژینگەیەەکە لێرە من سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر سپاسانەکەم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە کە 5/6 لەم ڕۆژە کۆبوونەوەیەکمان کردووە سەبارەت بە پلانێکی استراتیژی ژینگەیمان هەیە. لەم پلانەیە کە 5 تەوەر پێک هاتووە، لەم 5 تەوەرەیە باسی کێشە و گیرروگرفتە ژینگەیەکانمان کردووە بە تایبەت لە سنووری پارێزگای هەڵەبجە. جا پێشتر ئێمە ئەم پلانەمان خستۆتە ڕوو لەلایەنە پەیوەندیدارەکان کۆبوونەوەمان بۆ کردووە. لە ئێستاە کۆبوونەوەمان کردووە لەگەڵ ڕێکخراوەکان و مامۆستایانی ئاینی کە ئەم پلانە ئێستا ڕەژنووسە. بەڵێ بەگشتی لە 5 تەوەر پێکهاتووە. تەوەرێک یعنی تایبەتە بە پاژماوەکانمان، پاژماوەی ئەو پرۆژانی کە دروستە بێ یا پاژماوەی شارەوانی تا ئێستا هیچ چارەسەرێکی ژینگەیانی بۆ نەکرا. ڕاستە لێرە پاژماوەکان ئەخرێنە ژێر خاکەوە، بەڵام ئەو لە ڕووی ژینگەیەوە هیچ تەندروست نییە و زیانی هەیە بۆ ژینگە. و تەوەری هۆشیاریشمان هەیە کە زیاتر هۆشیاری بڵاوکەین لە ناو خەڵکا و بەتایبەت لە ناو مناڵانە. ئەو کارەساتەکەەوەیە تۆ یەک مۆڵەتێک لە تۆ وەرئەگرێت نەمان بۆ هێنێ لە دەرەوەی وڵات بۆ تۆی بنێژێ و دەستخۆشین بۆ فەرمانگەی ژینگە هەیە و کارێکی زۆر باشەکەن بۆ ئەوەی چەند بتوانن ئەو کێشانەی کە لەسەر ژینگە هەیە بەتایبەت لە پارێزگای هەڵەبجە بیخەنە ڕووە، بتوانن لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار بە و بابەتە گفتوگۆ بکەن و بگەنە ئەوەی کە بتوانن کار لەسەر چ بەشێکی بکەن بەپێی مەوداکان. ئەڵبەتە ناتوانین بەسەر یەکەوە لەسەر یەک شت هەموو بڕیارەکان بدرێت و ئیشی لەسەر بکرێت، بەڵام بەداخەوە ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە هەر خۆی لەو کارەساتی کە بەسەر هەڵەبجاتۆ ژینگەکەمان ژینگەیەکی لەبار نییە بۆ ژیانکردن و بەردەوامە بینین کەسی تازەمان هەیە کە ئەبێ بە بەرکەوتوی چەکی کیمیایی. ئێمە تا ئێستش بینامانەیە گەربێت و دەستکاری بکەی هەر ئەو مەوادەی تایە و دووبارە کەسەکانە بن بە بەرکەوتوی ڕاستەوخۆی ئەو مەوادە. ئەڵبەتە فەرمانگەی ژینگەوە لەگەڵ شارەوانی لەگەڵ کشت و کاڵ ئەتوانن بەرەو پێشچوون بکەن لە بواری پاکردنەوەی ژینگە بۆ هەڵەبجە بەپێی ئەو باسکردانەی کە ئێستا لە کۆبوونەوەکانە ئەکرێ یەکێک لەوانەی کە ناوچە پیشەسازیەکان دوور بخرێنەوە لە ناو شار. بەڕاستی هەر خۆیانەوەنە کارەساتە خوڵقێنن ئێستا کە کارگەی چیمەنتۆیە لە ناو جەرگەی شارە و ڕیسایکلینە لە ناو جەرگەی شارە، ینی ئەوانە جێگەی داخن بەڕاستی. بەڵام هیوادارم لە پلان و جێبەجێکردنەکانە بتوانن ئەوانە تێبپەڕێنن و بتوانن ئەو یاسایانی کە کاری لەسەرەکەن کە دەرئەکرێت بتوانن جێبەجێ بکەن. ئەڵبەتە بربەست و ڕێگر بۆ جێبەجێکردنی کار و پلانەکانی حکوومەت لە هەر فەرمانگەیەک لە فەرمانگەکانی حکوومەت بێت تۆزێ ئەستەمە تۆزێ قورسە و ڕێگری ئەکرێ، بەڵام هەموو شتێ بە هەوڵدان بە کۆڵنەیان ئەتوانن کاری لەسەر بکەن. بینین تا چەند ژینگە بینین لە پارێزگای هەڵەبجە ژینگەیەکی گونجاو. ئێمە هەندێک کێشە مەشاکیلمان هەیە لەو ڕاگەوە. یەکەم نەبوونی هیچ دیزاینێکی هاوبەشمان بۆ خانوو بینە و باڵەخانەکان.